بە هیوای کاتەچی بە سوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی گەشتمە لاپەڕا 210 لەپەڕا 210 دەربارەی پێوانەی وێنە کێشان ڕاهێنان و شکاری پرسیارەکان دووری نەزانرا و ببینەوە. پرسیاری 6 پێوەرەکم هەیە 1 سانتیم تا 4 مەتر واتە هەر 1 سانتیم لەسەر نەخشە دەکاتە 4 مەتر لە ڕاستیدا. ئەوەی درێژیەکەی لەسەر نەخشەیە نییە نازانم بەڵام درێژی بەڕاستی دەزانم 28. ئەمن لێرە دوو ڕێژەی هاوڕێژە دروست دەکەم کە هاوتانە و زۆر بە ئاسانی ئەو دووریەی دەبینمەوە کە لەسەر نەخشەیە واتە 1/4 یەکسانە بە هەمیشە وێنە لەسەرەیە ڕاستیش لە خوارەیە لە ڕێژەکە 1/4 بەڵام یەکەکە سانتیمەترە 4ەکەش مەترەوە بزانم مەترە. ئێستا دەنووسم لە جیاتی ئەو دووریەی کە لەسەر نەخشە نایزانم بەڕاستیەکەش دەنووسم 28. ئێستا لێکدانی تیرەی جاران 4 دەکا 28 جاران 1 پاشان هەردوو لای هاوکێشەکە دابەشی 4 دەکەم دەردەچی 28 دابەش 4 دەکاتە 7 دەتوانم بنووسم دەکاتە 7 سانتیمەتر لەسەر نەخشەیان لەسەر وێنە. پرسیارەکەی دیکە پرسیاری 2 ئەویش هەروەکو ئەو پرسیارەی وێنە دابەش ڕاستی وێنەکە 1 سانتیمە ڕاستیەکە 6 مەترە ئەو جارەی لەسەر نەخشە 5 سانتیمم هەیە ئایا ڕاستیەکە چەندە دیسان لێکدانی تیرەی جاران 1 دەکا 5 جاران 6 و دەکا 30 مەتر لە ڕاستیدا 30 مەتر لە ڕاستیدا 1/6 1 سانتیم وابزانم بۆ 6 مەتر تەماشایەکی بکەم 1 سانتیم بۆ 6 مەتر. پرسیارەکەی پاشوی پرسیاری 8 دەکاتە چ دیسان وێنە دابەش ڕاستی 3/4 ئەو جارەی ئەمن لەسەر نەخشە نیتم پیتی دادەنێن بەڕاستی 4 لێکدانی تیرەی ئەوها دەکا بکاتە 3 جاران 4 دابەش 4 کورتکردنەوە لە مابەینی 4 و 4دا دەکاتە 3 جاران 7 21 دابەش 2 دەکاتە 10.5 سانتیمەتر 10.5 سانتیمەتر. ئەگەر ئەمن 4 مەترم هەبوو دەکاتە 10.5 سانتیمەتر 10 سانتیمەتر و نیو. پرسیارەکەی پاشەوی دیسان وێنە لەسەر ڕاستی لێرەش 3/4 لێرەش هەر 4/3 لەو جارەی 4/3 چونکە 4/3 بزانم 4/3ەکە پرسیاری نۆیە 4 سانتیم بە 3 ملیمەتر لێرە گەورەکردنە چونکە سانتیمەکە گەورەترە لە ملیمەکە لێرە ئەو پێوەری گەورەکردنە لەسەر نەخشە دادەنێن بەڕاستیەکەش 15 ملیمەترە ئەوجا پیتی دەکاتە 4 جاران 15 دابەش 3 4 جاران 15 و 3 کورت دەکەمەوە 4 جاران 5 دەکا 20 سانتیمەتر ئەگەر 15 ملیمەتر بوو دەکاتە 20 سانتیمەتر لەسەر نەخشە یان لەسەر وێنە. لێرە ئەمن پرسیارەکانی دیکە ببورن ئەو پرسیارانم چانە کردیە پرسیاری 2 و 6 دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر چونکە هەر هەمان ڕێسا و یاسایە. دێمە لای پرسیاری 12 لە ماڵەکەی سەفین ڕێرەوێک هەیە درێژەکەی 6 مەترە ئایا درێژی ئەو ڕێڕەوە لە نەخشەدا چەندە ئەگەر هاتوو پێوەرەکە بۆ هەر 2 مەتر 3 سانتیم بوو هەر 2 مەتر 3 سانتیم هەر زۆر ئاسانە 2 مەتر 3 سانتیم 2 مەتری دی بووە 6 سانتیم 2 مەتری دی بووە 9 سانتیم کەواتە
9 سانتیمەتر یەکسەر. ئەتوش دەتوانی خوێندکاری ژیر بە خۆت ئەوها 3 سانتیم دابەش 2 مەتر ئەوە پێوانەکەیە، پاشان ڕاستەقینەکە 6 مەتر لێرە لێرە نازانم پیتی 2 جاران دەکا 18 ئەو جەدابەشی 2 دەکەم هەردوو لای دەکاتە 9 سانتیمەتر. ئەگەر بەو شێوەیەشت بووێ دەنا بە زۆر شێوەی دەتوانین وەڵام دەینەوە. پرسیاری 13 هەستم کرد، زۆر پرسیارە چی ئاڵۆز نەبوو بەڵام زۆر بیرکردنەوەی دەوێ لە چاو پرسیارەکانی دیکە ئاسان نەبوو. لێرە ئەمن ژوورەکم هەیە، ژوورەکە 10 مەترە 10 سانتیمە ببورن لەسەر نەخشە 10 سانتیمە، پانیەکەی 6 سانتیمە، بڵند و بەرزی ژوورەکەش 8 سانتیمەترە، پێوەرەکەش 2 سانتیم بە مەترەک، هەر مەترەک کرایتە 2 سانتیم. ئەو جا لێم داوا دەکرێت داواکاریەکی زۆر، یەکەم جار دەبی بزانم چەند سندوقی 6 پاڵوو کە درێژی هەر لایەکیان نیومەترە جێیان دەبیتەوە لەو ژۆرە، کەواتە ئەمن هەتا بتوانم ئەو وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە دەبی ئەمن بزانم ژوورەکەم قەبارەکەی چەندە، ژوورەکە چەند گەورەیە لە ڕاستیدا، ئەو جا بزانم قەبارەی 6 پاڵوەکەش چەندە، ئەو جا هەردوو قەبارەکان دابەشی یەک بکەم، بەڵام پێشی ئەوەی دەبی ئەمن لێرانە بێم بزانم بەڕاستی ئەو ژوورە چەند گەورەیە، چونکە من لە تەنیا لەسەر نەخشە ژوورەکەم هەیە، پێوەرەکەشم هەیە، کەواتە پێوەرەکەی دەینم 2 دابەشیەک ئەوها دەبی بکاتە هەر یەک لەو لایەنە دابەش ڕەک هەمیشە دەکاتە نیوەی ئەوانە بەڵام بەمەتر، کەواتە لە ڕاستیدا ئەو ژوورە 5 مەتر درێژە و 3 مەتر بەرینایە پانایەکەیە و 4 مەتریش بڵندە بەرزیەکەیتی، 4 مەتر بەرزی، ئەوەیە ژوورەکە. ئەو جە قەبارەکەی دێنمەوە 5 جاران 3 جاران 4، ئەو جە دوایە بسمدا بزانم لێرە ئەمن دروستم کردیان نا، نەخشە دابەش ڕاستی 2 سانتیم دابەش 1 مەتر، یەکەم جاردەیەکەی دەینم لە جیاتی ڕاستیەکەی پیتی دەنووسم، ڕاستیەکە دەردەچی 5 مەتر، ئێستا من دروستم کردیە 5 مەتر بە 3 مەتر بە 4 مەتر، ئەو جە ئێستا قەبارەکەی درێژی جاران پانی جاران بەرزی 5 جاران 3 جاران 4 درێژ قەبارەکە دەکاتە 6 مەتر 3 جا، 6 مەتر 3 جا. ئەو جە دەینم قەبارەی 6 پاڵوەکەش دەبینمەوە، نیو مەتر بە نیو مەتر بە نیو مەتر 6 پاڵوو واتە هەموو لایەکانی وەچیەکە، نیو جاران نیو جاران نیو دەکا 1 بەسەر 8 مەتر 3 جا، واتە کەمە 1 بەسەر 8 ناکاتە 1 مەتر. ئێستا ئەمن 6 دەینم کە قەبارەی هەموو ژوورەکەیە دابەشی 1 بەسەر 8 دەکەم، وەکو ئەوەیە ئەمن 6 جارانی 8 بکەم، 6 جاران 8ش سفرەکە دێتە خوارێ، 6 جاران 8 دەکات 48، واتە ژوورەکە جێی 480 سندوقی 6 پاڵوو دەبیتەوە کە درێژی لایەکیان نیو مەترە، بێگومان ژوورەکە هەر لە زەویەکەی هەتا سەرەوە دەبی هەموو ئەمن سندوقەکان ڕیسکەم لەسەر یەک، بەو مەرجەی 6 پاڵوەکان هەمویان وەکو یەک بن، زیادە و کەمیان نەبی. ئەوها ئەگەر سندوقەکە هەموو لە زەویەوە هەتا بنچینەی ژوورەکە. بەو جۆرەی ئەو پرسیارە تەواو بوو. بێمە لای پرسیاری 4دا، تیرەی ڕۆژ نزیکەی 1,450,000 کیلۆمەترە. سەیرانیش ویستی هەڵکاریەک بۆ سیستەمی ڕۆژ بکێشێ و
دەیەوێت لە ناوەڕاستی کاغەزەکە وێنەی ڕۆژێک بە تیرەی 4 سانتیمەتر بکێشێ. ئەو ئاستەنگە چیە کە سەیران ڕووبەڕووی دەبیتەوە کاتێ دەیەوێت وێنەی هەسارەی پلۆتۆ بکێشێ کە ناوەندە دووری لە ڕۆژ نزیکەی 5.8 ملیار کیلۆمەترە. ئەمن باجارێ بزانم پێوەرەکە چەندە؟ ئەو پێوەرەی سەیران دەیهەوێ پێوەرەکە ئەوەیە کە 1,450,000 کیلۆمەتری دەکاتە 4 سانتیمەتر. ئەو پێوەرەیە چونکە ئەو هەسارەیەش پلۆتۆ هەرچەندە ئێستا ئەو پلۆتۆ بە هەسارە داناندرێەوە ڕاستیبی بەڵام دیارە ئەو زانیاریانە کەونن بە هەسارەی کورتە باڵا دادەندرێ پلۆتۆ لە 5.8 ملیار زۆر جێی پێویستە کەواتە بزانم 5.8 ملیار لەسەر نەخشە چەند جێی پێویستە. ئەمە چ دەکەم؟ نەخشە دابەش ڕاستی 4 سانتیم دابەش 1,450,000 ئەوجا پاشان بزانم بۆ 5.8 ملیار چەندم پێویستە پیتی دەردەینم دەردەچی ئەمن 16,000 سانتیمەترم پێویستە کە دەکاتە 160 مەتر واتە سەیران جێی نییە لەسەر پارچە کاغەزەکە ئەگەر بە هەمان پێوەر ئەو هەسارەیەش دروست بکە. ئەوەیە ئاستەنگەکەی کە دێتە بەردەمی سەیران. پرسیاری 15 ڤایرۆس بچووکترین ئاوێتە ئۆرگانیزمەکان نەک ئۆرگانیەکان ئۆرگانیزمەکانە و بچووکترە لە بەکتریا. وێنەی ڤایرۆسێک لە کتێبەکە بە درێژی 6 سانتیمەتر بە دیار دەکەوێت. ئەگەر پێوەر 1 ملیمەتر بی ئایا درێژی ڤایرۆسەکە چەندە؟ ئەمە لێرە تێناگەم ئەو پێوەرە کو نووسرایتەوە ئەوەی ڕاستی بی چونکە پێوەر کو نووسرایتەوە ئایا ئەو یەکە هەمیشە پێوەر ئەگە گەورە بکرێ ژمارە گەورەکە لەسەرەیە ئەو ژمارەی لەسەرەوەیە گەورەیە لێرە وەکەوەی گچکە کرایە کەواتە ئەمن ئەو پرسیارەی ناتوانم وەڵام بدەمەوە چونکە تێناگەم پێوەرەکە کووە. ئایا پێوەرەکە ئەو بێ مانای چێ لێرە ئەوە پێوەرەکە یان ئەوە و هەردووچیان پێوەرەکەنا؟ ئەوان پرسیارن هەمویان لە لای من ناتوانم وەڵام بدەمەوە. پرسیاری 16 مانای پێوەری وێنە کێشان 1 سانتیم بۆ 2 مەتر مانای چییە؟ ئەو پرسیارە زۆر ئاسانە کە لێرەوە دێ لە چاو ئەو پرسیارانەی کە زۆر زەحمەتن لێرە لە چاو ئەو پرسیارەی دەبوایەوە یەکەم پرسیار بووە نەک پرسیارێکی لە مانای ئەوەیە کە هەر 2 مەتر بەڕاستی دەبیتە 1 سانتیم لەسەر نەخشە. ئەوە ئاسانە. پێداچوونەوە پرسیاری 17 دوو لاکێشەم هەیە یەکیان 9/12 واتە درێژی 9.12 ئەوی دیکەشیان 12/16 واتە درێژی 16.12 سانتیم. ئایا هاوشێوەنە؟ هەتا بزانم هاوشێوەنە ئەو لایە دابەشی ئەو لای دەکەم ئەو ڕێژەیە ئەگەر کردی ڕێژەی 12/16 ئەوە هاوشێوەنە بێگومان کەواتە 9/12 دەکا کورتی دەکەمەوە 3/4 12/16 دەکا 3/4 کەواتە بەڵێ هاوشێوەنە چونکە هەمان ڕێژە لەما بەینی لایەکانیان هەیە. پرسیاری ژمارە 18 کۆکردنەوەی ئەو دوو ژمارانە ئەمن یەکەم شت 3 و 1 کۆ دەکەمەوە دەبیتە 4 تەواو ئەو دوایە کەرتەکان 2/5 لەگەڵ 7/10 2/5 دەکەمە 4/10 هەتا بتوانم لەگەڵ 7/10 کۆی کەمەوە دەنا ناتوانم دەبی ژێرەیان یەکبی کاتە سەرە و ژێرەی 2/5 2 پێنجەکی لە 2 دەدەم لێکدان
دەبیتە 4 بەسەر 5 ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 7 بەسەر 5 ئەوجا دەبیتە چەند دەبیتە 11 لەسەر 5 لەسەر 10 ببورن 5 نا 11 لەسەر 10 زۆر ببورن 4 لە 10 کۆی دەکەمەوە لەگەڵ 7 لە 10 ئەوجا دەبیتە 11 لە 10 ئێستا ئەو کەرتێک کە بەدەستم هینا سەرەی کەرتەکە گەورەترە لە ژێرە کەواتە دەتوانم دابەشی کەم یەکی تەواو هەیە لە 11 دابەشدا لە 11 10 هەیە ئەو یەکە تەواوی لەگەر ئەو چارەی کۆ دەکەمەوە دەبیتە 5 تەواو کەرتەکەش دەمینێتەوە 1 لە 10 ئەوە ئەنجامەکەیە ئەوە سەرجەمەکەیە. پرسیاری 19 دەشتی ئەو نمرانەی تۆمار کرد لە 6 تاقیکردنەوە ناوەڕاستە چییە؟ زۆر ئاسانە ئەمن ژمارەکان نمرەکان ڕێز دەکەم لە گچکە لۆ گەورە 7 7 7 8 9 و 10 ئەوجا هەر جارەی یەک نمرە لێرە یەک نمرە لێرە دەڕوە یەک لێرە دەڕوە دەبینێتەوە 2 لە ناوەڕاستی ئەو دوانە 7 و 8 کۆ دەکەمەوە دەبیتە 15 دابەشی 2 دەکەم دەبیتە 7 و نیو واتە ناوەڕاستە دەکاتە 7 و نیو. پرسیاری 20 لە سێ گۆشەیەکی گۆشەکراوە گۆشەیەکی پێوانەکەی گۆشەیەکێ پێوانەکەی گەورەترە لە 90 قەت نابی ئەو شتە مەحاڵە زۆر هەڵەیە چونکە سێ گۆشەی گۆشەکراوە واتە گۆشەکەی گەورەترە لە 90 گۆشەکەی دیکە نابی گەورەتربی لە 90 نابی 90یشبی چونکە دەکاتە کە کۆیان بکەمەوە نابی زیاتربی لە 180 کاتە گەورەترە لە 90 نابی هەڵەکی گەورەیە 90 هەر نابی ئەویش هەڵەیە بچووکتریان یەکسانە بە 90 لەبەر یەکسانەکەی ناوی کاتە تەنیا بچووکترە لە 90 بێگومان گۆشەکانی دی هەردووک دەبی تیژ بن گچکەتر بن لە 90 چونکە سێ گۆشەکە بەخۆی گۆشەکی کراوەی هەیە گۆشەکراواتە گەورەترە لە 90 دوو گۆشەکەی دیکەش دەبی بچووکتر بن لە 90 بە دڵنیاییەوە. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە وا دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا وانەی داهاتوو هەر بژی.